بینرانی عزیز سڵاوتان لەبێت لەم چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو سەنتەری جوانکاری کراونەتەوە بەشێکیان لەسەر چاودێری وەزارەتی تەندروستیدان و بەشێکی دیکەشیان بەهۆی پابەت نەبوونیان بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیوە دەرگاکەیان داخراوە و ڕوبەڕووی لێپێچینەوە بوونەتەوە لەم بەرنامەیەدا سەنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان دەخێنە چوارچەوەی بەرنامەی بەدۆداچوونەوە دەپرسین ئەم هەموو سەنتەرە لە هەرێمی کوردستاندا چۆن ڕێگای پێدرێت و چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشەکاندا دەکەن ئایا ڕاستە کە دەگوترێت بەشێک لە بازرگانیکردن تێکەڵ بەم بوارەی سەنتەری جوانکاری بووە لە هەرێمی کوردستاندا لە ڕووی ئاینی ئیسلامەوە چۆن باسی جوانکاری دەکرێت و پێویستە کێنە و کەسانێک جوانکاری بۆ جەستەی خۆیان ئەنجام بدەن ئەمانە چەند تەوەرەیەکی دیکە لەم بەرنامەیەدا وەڵام وەردەگرنەوە تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. نەشتەرگەری جوانکاری یەکێکە لەو نەشتەرگەریە باوانەی لە جیهاندا خواستێکی زۆری لەسرە و ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە مرۆڤەکان ئەم نەشتەرگەریە بۆ بەشێک لە جەستەیان ئەنجام دەدەن. پەیام لەم بەدواداچوونە ڕۆژنامەوانیەدا هۆکارەکانی سەرنەکەوتنی بەشێک لە نەشتەرگەریەکانی جوانکاری و بازرگانیکردن بە جەستەی خانمان و پیاوانی باشووری کوردستان لەلایەن بەشێک لە سەنتەرەکانی جوانکاریەوە دەخاتە ڕوو. وڵی زۆر باش نییەوە بە زۆری ئەکرێتەوە بەس لەوە باشە خەڵک بچێ بۆ ئێران و تورکیاوەمانە پارە سەرف کات و دابا ئەگەر شتە پاریتیا بۆ خۆمان بێ باشترۆکەوەی بۆ دەرەوەژە پێتوانیە ئەم جۆرە خۆە کە بەشێکی زۆری گەنجەکان خۆیان داوەتێ نەشتەرگەری بۆ لوتیان بۆ لێویان بۆ ڕوومەتیانەکەن زیاد لە پێویست سنووری تێپەڕاندووە بەخوا تۆزی تێپەڕاندووە بۆ ڕوومەت و لێو باش نییە بەس بۆ لو تۆزی زەڕوورە بەڵێ تۆ هیچ نەشتەگەرێکی جوانکاری بۆ خۆت کردووە؟ وڵی سەیری کرد نەوەڵا لە بەرنامەدانی ئەم جۆرە نەشتەگەریان ئەنجام بدەیت؟ بەخوا بڕوا ناکەم ئیتر مەگەر شتێک بێتە پێشەوە پیریەکە شتێکە تۆزە چرچ و لۆز لابەری ئەگنا نەوەڵا بەتەوانی انشەڵڵا. بەڵێ ئەی تۆ ڕاچیە سەبارەت بەم جۆرە دیاردەیە کە لە هەرێمی کوردستانە بەدی دەکرێت؟ وەڵی منیش پێم وایە شتێکی خراپ نییە هەنیە هەبێ باشە ئینسان بۆ نمونە پێی وایە شتێکی خۆی بەدڵی نییە توانێت دەستکاری بکە ئەمە بەس ئەگەر سنوور تێنەپەڕێنێ. بەڵام ئێستا ئەوەی تێبینی دەکرێت جۆرێک لە بازرگانیکردن تێکەڵ بەم سەنتەرانە بووە دکتۆری بیانی هێنراوە دوای ئەنجامدانی بەشێک نەشتەگەری دیارە خەڵک مشکلی هەناسدانی بۆ دروست بووە مشکلی بۆنکردنی بۆ دروست بووە پێتوانێت ئەم ڕاهایە لە داهاتوودا ئەگەر بێت سنوورێکی بۆدانێت زیاتر پەرەدەستێنێت ئەم مشکلانە ئاخر یعنی شوێنە نییە لێ پێچینەوە بکات لەگەڵی کە کابراایەک عملیاتێکەکە سەقەتە بێت کەسێک نییە پەنای بۆ بەرێت چکە ئەوەی کە خەسخانەیەکە کاتەوە لەم بازاڕە بێ پشتێکی هەبێت جاگە تۆ پشتە نەبێ بتوێ ئەلێ یاشا چای بخۆی بە یەکێک بناسی لێرە ژینە چایەک شێونە بە مرتاحی دەست ناکەن جا چای بگە بۆی کە تۆ خەسخانەیە بکەیتەوە جاگەر لایەنێگە بێ بۆ نمونە لێ پرسینەوە بکات لە سەرمانی کە کابرا عملیاتێکە کات سەقەتە بێت پشتی دکتۆرەکە بگرن بڵێن کاکەوەرە بۆ چیوا لەم کەسە کردووەوە شتێکی باشە بەس کە ئەوە نەبێت بە تاکید خراپە. لە ژیانی خۆتە هیچ هاوڕێ شتێک نەبینی نەبووە ئەم نەشتەگەری ئەنجام دەتر پەشیمان بوو بێتەوە لێ؟ بەڵێ زۆر ئەکسەریەتی ئەوەی کە ئێستا حالێن لەم ڕۆژەیە کورە لێرەیکەن لە دەرەوەیکەن هەرەمووی پەشیمانە بەعام پەشیمانن ئەنی ئەوەی کەیانە دەستیان ناکەوێت لێ هۆکاری ئەم پەشیمانە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەمە لەم ڕۆژانەیە لێرە دانیشتوین برادەرێکمان هات ئەنی کێشەی لوتیە بوو کێشەیان ئاسایانە وتی من لوتم خۆی بەم لایە خوار بووە کۆڵەکەکە ئەم لای تەسک بووە پێسە بۆیان خستم بەو لای ئەو لای تەسکام لای عیبی نەماوە دی پێشتر لەسەر لای چەپە خەوتم ێستا لەسەر لای ڕازی ینی هیچی فەرق نەکراوە کێشەکە بەس چەپ و ڕاستێکی کردەوە. کو گەنجێکە نەشتەرگەری جوانکاری بۆ بەشێک لە جەستەت ئەنجام داوە هۆکاری ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە چی بوو بۆچی نەشتەگەری کردووە؟ بەڵێ وەڵی من شکاندنم هەبوو جێبیشم هەبوو لەگەڵی بۆ ئەوە نەشتەرگەری کردو. بەڵێ تا ئێستا بەپێی ئەو خۆناغی تێ هاتووی لە نەشتەگەرێکت ڕازی یانچی مشکلێکی تەندروستی بۆ دروست نەبووە؟ هیچ مشکلی بەس سەرەتا مشکلم هەبوو ئێستا باشە تقریبەنەوە 3 مانگە کردمە باشە لێ ڕازی. بەڵێ دەگوترێت جۆرێک لە بازرگانیکردن تێکەڵ بەم سەنتەرەکانی جوانکاری بووە تۆ بەسەر نەشتەگەرێکیان بۆ کردووی ئەو ستافە بۆ کردو بیانی بووە ناوخۆ بوو چێ بوو؟ وەڵاهی بە 1,200,000 بۆیان کردم. ستافەکە ناوخۆ بیان بیانی بوو؟ ناوخۆ بوو ناوخۆ بە 1,200,000 بۆیان کردم. بەڵێ بەڕای تۆ پێویست دەکا گەنجان بەم شێوازە ڕەهایە خۆیان بدەن ئەم جۆرە لە نەشتەرگەریکردن؟ نا بەڕاستی پێویست ناکە من ئەگەرەوە نەبووە قەت نەما کرد پەشیمانیشم لە کردو بوو. بەخێر تا ئێستا گرفتێکی هەناسەدان یاخود خۆ بوو؟ ئێستا هیچ گرفتێکم نیە بەڵام بیدایەت هەم بوو ئێستا باشە زۆر باش.
پێشنیارت چییە بۆ گەنجانێک کە خۆیان داوەت سەر ئەم جۆرە شتەگەرێ؟ واللهی بە ئەم شتەکە وای لە هاتووە لە سلەیمانیە بەڕاستی هەرچێکە بینی لەزگەکی بەلوتە وەکو مۆدیلی لێ هاتووە بەڕاستی کەسێک پێویستی نەبێت نەیکا باشترە. پزیشکێکی پسپۆڕی بواری جوانکاریە لە هەمان کاتدا خاوەنی یەکێک لە سنتەرەکانی جوانکاریشە هۆکاری سەرنەکەوتنی بەشێک لە نەشتەرگەریە جوانکاریەکان دەگێڕێتەوە بۆ کەمی شارەزایی پزیشکەکان و ئەو ستافە پزیشکەی جۆری نەشتەرگەریەکە ئەنجام دەدەن. ئەو دەڵێت جۆرێک بازرگانی کردن تێکەڵ بەم بوارە بووە و پزیشک هەیە بڕوانامەکەی بە نرخێکی گران فرۆشتۆتەوە و بە مەبەستی کردنەوەی سەنتەری جوانکاری و هێنانی دکتۆری بیانیەوە. بەڵێ بەڕێزان دیارە ڕووک و ئاماژەمان پێ بدە سەبارەت بە تێکەڵکردنی جۆرێک لە بازرگانی لە سنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستاندا. ئێستا ئێمە زۆر بەڕێز دکتۆر بێسارانمان لەگەڵە پسپۆڕ لە نەشتەرگەریەکانی پێست و جوانکاری. دکتۆریان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزم بەخێربن ئازیز. زۆر سپاس دکتۆریان. ئەزەکەم بەیەکەوە نمونەیەک هەیە کە نەشتەرگەرێکی جوانکاری ئەنجام داوە کۆمەڵی تووشێک گرفتی تەندروستی بووە. ڕاستەخۆ ناوبەرنامەکان وەریەگرین گوێ لێک دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. فەرموو. ئەلو سڵاو خاتون سڵاو لێبێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. وەکو پێشتریش پەیوەندیمان بە جەنابەت کردبوو سپاسکەوەی ڕەزامەندیت نیشاندا تۆیەکی وەکو لەو کەسانەی نەشتەگەری جوانکاریت کردووە و پاشان تووشی کۆمەڵی گرفتی تەندروستی بی. ئەگەر بکرێ بۆمان باسکەی دوای نەشتەرگەریەکە تۆ تووشی چی گرفتێک بووی دواتر ئێمە لەگەڵ دکتۆر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. من خۆم بۆ ماوەی ساڵێکە کەوا جوانکاریم بۆ لوتم کردووە. طبعا ڕاستە جوانکاری کە خانمان ئەنجامی دەدەن یاخود پیاوان شێوازێکی جوان بەدەموچاو یاخود بە لەش و لارت دەبەخشێت بەڵام چەندین زیانی هەیە. یەکێک لەو زیانانە کە من تووشی بووم ئەوەیە کەوا تووشی تەنگە نەفەسی بووم ناتوانم وەکو پێشووتر هەناسە بدەم وەکو کەسێکی ئاسایی هەناسە بدەم. ناتوانم بە دڵی خۆم بڕۆم بۆ هەموو شوێن و جێگا چون کاتی شوێنێک تەپوتۆزی هەبێت زۆر پێی هین دەبم ناڕەحەت دەبم. کاتێک بۆن بەکاردێنم بۆنێکی خۆش یاخود شتێک بەکاربێنم کە بۆنی تیژ بێت یاخود شتێک کە بۆنی قورس بێت ناتوانم هەستیارێکی زۆرم هەیە تووشی حاڵەتێکی زۆر خراپ دەبم لەوانەیە پژمەی زۆرم دێت فرمێسکم دێت. بەڵێ دوای ئەم ئەنجامدانی نەشتەرگەریەکە سەردانی دکتۆرەکەت نەکردوتەوە بۆم گرفتانە؟ بەڵێ سەردانم کردوتەوە. ئەڵێ هۆکارەکەی ئەوەیە کەوا تووشی تۆ لە ڕێگەی ئەو عەمەلیات و تووشی حەساسەت بووی لوتت گۆشتی زیادەی پەیدا کردووە پێویستە دیسانەوە تۆ عەمەلیاتێکی تر ئەنجام بدەیت. ڕاستی منیش حەز ناکەم عەمەلیاتی تر ئەنجام بدەم چونکە لەوانەیە بەرەو خراپتر بڕۆم چون کاتی دووەم جاریشە من بۆ لوتم عەمەلیات دەکەم. جاری یەکەم تەنها جووبم کرد جاری دووهەم جووبیشم کرد و هەروەها عەمەلیاتێکی جوانکاریشم بۆی کرد. ڕاستی لەسەر دکتۆر دڵنیای تەواویشی بە مندا کە ئەم نەشتەرگەریە بە بارێکی سەرکەوتوودا تێپەردەچێت بەڵام هیچ وانە بوو کاتێک کە بە خۆشیانم کتەوە وتیان لە چەند نەفەرێک حاڵەتی شازمان هەیە کە کەسێک وا دەردەچێت بەڵام پێشووتر ئەوان ئاگاداریان نەکردبوومەوە لەسەر ئەوە. ڕاستی من دەمەوێت لێرە ڕێنمایەک بدەم بە خانمان هەر جوانکاریەک کە دەیکەیت سەداسەد نامێنێتەوە بۆ هەتایە تەنها 2 ساڵ 3 ساڵ ئەم جوانکاریە جوانە و چەند لایەنێکی خراپیشێ ڕاستە لەوانەیە جوان بێت ئەو تا من باسی خۆم دەکەم باسی کەسی تر ناکەم. بەڵێ خاتم ببوورە تووشی هەشتیاری بووم و عەفوەن پارەیەکی شت بە هەدەر دەڕوات کە ڕاستی شانی ئەوە نییە. بەڵێ خاتون ئەگەر بکرێ بزانین دوای ئەنجامدانی دوو نەشتەرگەری تۆ چەند سەرف کردووە لەم نەشتەگەریانەدا؟ من تەنها جوانکاریم بۆ لوتم کردووە 1,500,000 سەرف کردووە بۆ جوانکاریەکە. دوای تێپەڕبوونی ماوەی هەست بۆ کردووە کە جوانکاریەکەت بۆکو پێویست دەرنەچووە؟
کە خۆم ویستمەکو ئەوە دەرنەچوە کە بە گرنتیش کردومە لەلایەن دکتۆرێکی زۆر شارەزاش کردومە لەلایەن دکتۆرێکەوە نەم کردووە کە بڵێ تازە شارەزایی پێدا کردوێت لەلایەن دکتۆرێکەوە کە چەندین ساڵە خەبیر بووە لەم ئیشەی خۆیدا بەڵام ئەوە دەرنەچوە کە من دەمەوێت ئەگەر جوانیش دەستێت هەر کەسێک کە بینی بێتم تەنانەت خۆشم تەنها بۆ ماوەی 2 ساڵ جوان دەمێنێتەوە و دواتر گۆشتی زیادە پەیدا دەکاتەوە و بەرەبرە ئەم لوچە گەورەت دەبێتەوە و هەروەکو ئاسایی خۆی نامێنێتەوە کاتێک کە تۆ عملیات دەکەیت بەم جوانی خۆی نامێنێتەوە. بەڵێ سپاس خاتون بۆ ئامادەبوونی لە بەرنامەکەدا زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەت بەخشی. زۆر سپاس بۆ ئێوەش من تەنها داواکاریم ئەوەیە کە خانمان و پیاوانیش کە ئێستا ڕێژێکی زۆر بەرچاو دەبینرێت کەوا پیاوانیش دەستیان کردووە بە پرۆسەی جوانکاری و دەستکاری کردنی خۆیان با لە منەوە هینێک وەربگرن کەوا هیچ شێکات دەستکاری خۆیان نەکرد سروشتی خۆیان زۆر تەندروستی ترن و زۆر جوانترن بەڕاستی من یەکێکم لەوانەی کە پەشیمان بوومەوە و دڵنیاشم زۆربەیان پەشیمان بەڵام ئەو پەشیمانیە دەرنابڕن بەهۆر هەوکارێک بێت ئەویان نازانم بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ بەرنامەکەشتا. زۆر سپاس خاتون دەستی خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ. زۆر سپاس. دکتۆرگیان دووبارە سپاس بۆ ئامادەبوون. دیارە ئەمە نمونەیەک بوو لەو کەسانەی کە نەشتەگەری جوانکاری کردو و تووشی کۆمەڵە گرفت بووە. پسپۆڕەکەی ئێوە بەدەر لەم بابەتدا ئەوەی زیاتر مەبەستمە لێ بپرسم لە جەنابەت ئەم گرفتانە چین کە لە هەرێمی کوردستاندا لە دوای نەشتەرگەری بەشێک لە جوانکاری بۆ کەسانە دروست دەبێت کە نەشتەگەریەکە ئەنجام بدەن. باڵێ بەخێر بێن سەرچاو خۆی بواری من وەکو خۆم ئەگەر پسپۆڕێکی خۆم باسکەم پێست و جوانکاریەکانی پێست هەموو بوارە جوانکاریەکان ئیتر نەشتەرگەریەکان بێ نەشتەرگەری باڵێ پێست بێ ئەو شتانە بێت جارە پێش هەموو شتێک من دڵنیام لەم وڵاتەی خۆمانە هەموو بوارێک وەکو بوارەکانی تر ئەشێکەم و کوڕی هەبێ بەڵام زۆر جار نەبوونی ڕۆشنبیریەکی باش لەلایەن نەخۆشەوە ئەمە گەورەترین هۆکارە بێ زۆر جار مەسن خەڵک بەز وەکو لای خۆمانەوترێ دوای مۆدێلەکەوێ هەنی تۆ ئەمڕۆ تەسەوەرەکەم ئەنتەرنێت و فەیسبوک و میدیایەکی زۆر سۆشیال میدیایەکە خەڵک دەتوانێت سوودمەند بێت لەمانە زیاتر زانیاری بخوێنێتەوە زانیاری پزیشکی زانیاری جوانکاری پێشەوەی بچێتە لای بەڕێزێک هەر دکتۆرێ بێ من دڵنیامە و بەڕێزەوتی من گرنتیم وەرگرتووە لەو قەنەعەتانیم هیچ پزیشکێک کەلیمەی گرنتی بەکاربێنە لەگەڵ نەخۆشە زۆر جار نەخۆش هەرچەند پێشی ئەوترێ گوێ ناگرێت لەوە نەخۆش ئاگادار دەکرێنەوە لە بەدڵنیایی منیش و هاوڕێکانیشمان و زوربەی ئەو برادرانەی کە ئیشی جوانکاریەکەن فۆرمیان هەیە پێشەوە ئەدرێ بە هەموو نەخۆشێک بۆیان ڕوو نەکرێتەوە بەڵام تۆ عادەتەن لە ئیشی جوانکاریە گرروپێک نەخۆش هەیەتە بەردەمەکەمان لە ڕووی سایکۆلۆژیە و کێشەیەکیان بۆ دروست بووە ئەمانە تۆ ناتوانێت قەنەعەتیان پێ بکەی زۆر جار بەڵام بە شێوازێکی بابڵێ وەک پێم وتی ئەگەر توێ بنبڕیکەی ئەبێ کەسەکە خۆی ڕۆشنبیریەتێکی باشی هەبێ بخوێنێتەوە بگەڕێت بۆی نەچێتە ناو مۆزوعێکەوە کە دوایی کێشەی هەبێت و گلەی لە دکتۆرەکەی بەرامبەری بکات و گلەی لە خۆی بکات و بۆ شێوەیە. بەڵێ دکتۆر تۆ یەکی کیلۆ کەسانی لەناو بوارەکەدای پێت وایە لە هەرێمی کوردستاندا جۆرێک لە بازرگانی تێکەڵ بەم پیشەیە بووە؟ لە هەموو دنیا ئەمڕۆ بازرگانی تێکەڵی بواری پزیشکی بووە نەکە لە کوردستان ئەسڵەن نەتوان بڵم لە کوردستانە لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە هێشتا تۆزە و ئیخلاقاتە ماوەکە تۆزێک بە بۆنەی ئاینەوە بێ بە بۆنەی لایەنی کۆمەڵایەتیەوە بێ هەندێک شەرمەکرێ لەو مەسەرێ بەڵێ لە ڕووی یاساییەوە من لەو قەناعەتام بۆشاییەکی زۆر هەیە لە ڕووی ڕێخستنەوەی یاساکەەوە بۆشایەکی زۆر دروست کراوە بەڵام لەگەڵەوەشە لە وڵاتی ئەمە هێشتا کوردستان زۆر باشتر لە وڵاتەکانی دەرودراوسێ ئەوانی کە چواردەوری کوردستانیانەوە لە دنیاشە هەروای لە ئەتە جوانکاری بۆ بەشێک لە بیزنس و بازرگانێتی. بەڵێ کۆمەڵە سنتەری بیانی بەدی دەکرێت لە هەرێمی کوردستاندا قسە چییە لەسەر ئەوانە ئایا ئەمانش بەشێک نین لە چۆن دەڵێت تێکەڵک بوون بەم بازرگانیە و خود جار لەوانەیە لەژێر چاودێری لیژنەکانی تەچدانە من کە دادەنیشن سنتەرێکی جوانکاری دەکەنەوە تۆ چی دێ لەسەم وارە؟ بەنسبەت ئەو سنتەرە بیانیانە من وەکو خۆم و زوربەی هاوڕەکانیشمان کە ئەزانینێ معاناتێکی زۆرمان هەیە بەدەست ئەم سنتەرە بیانیانەوە بەداخەوە نە حکوومەت نە لایەنە بەرپرسەکان لە وزارەتی تەندروستی نە لە بەڕێوەبەرایەتیەکان نە لە ساندیکاکان نە لە وزارەتی ناوخۆ ئەوانەی کە پەیوەنددارن بۆ بوارە تا ئەمڕۆ نەیانتوانیەوە هەنگاوێکی جددی بنێت لەبەر چەند هۆکارێک یەکەم تێکەڵبوونی بازرگانەکان بەم بوارە
یعنی ئێسێمە چەندین ئەبینی لە فەیسبوک و لە ئینستا و لە کۆکیۆکە چەندین سنتەر پیا بووە دوو کەسی هێناوە لە وڵاتێکی با بڵێ چواردەورەوەی ئێرانە تورکیا ئوردنە لوبنانە ئەمانە ڕیکلامێکی بێ سەروبەر و بێ یاسایی ئەکەن کەسیش لیان ناپرسێتەوە زۆربەی خەڵکێکی ناپرۆفێشناڵیان هێناوە بەداخەوە خەڵکەکەی ئێمەش ئەمنە لە ڕووی زانیاریەوە فەقیرن ئەمنە هەژارە ئەمنە ئەخەڵەتێنرێ ئەمانە یاریەکەن بە هەست و بە مەشاعری خەڵکەکە حکوومەتیش لەولاوە ئاگای لەم بارنیە ینی چەندین کەزەیە بزنزمانە بازرگانە هاتووە سەرپەرشتی گروپ و تاقمێگەکە سنتەری جوانکاری سنتەری پێست سنتەری چاندنەوەی و ئێستایی بینیەوە تا لە سلێمانی لە هەولێر بە تایبەت لە سلێمانی لە ڕانیە هەڵەبجە ینی هەموو شوێنەکانی گرتووەتەوە ناتوانین شوێنێک دەستنیشانگەی ئەمانە هیچ ڕقابەیەکیان لەسەر نییە جگەل لەوەی لە ڕووی ئابوووریەوە کێشیان بۆ ئێرە ناوەتەوە ینی ستافەکەی خۆمان بێ ئیش ئەبێ لە ڕووی کواڵەتیشەوە کواڵتێکی زۆر نزمیان هەیە ئەمانە ئەمە زۆربەی کێشەکان لەمانەوە بەڵام تاکی ئێمە خەڵکێکی تۆراوە ینی ئەمنە وڵاتی خۆی لە بەرچاو کەوتووە ئەمنە پزیشکەکانی خۆی لە بەرچاو کەوتووە مەناعەتی نییە ئەمنە گیانی خۆی بەلاوە کەمە خۆی خاتە بەردەست بێ بڕوانامەیەکی بیانی کە هاتووەتە وڵاتەکە. بەڵێ دکتۆر زۆر جار دەبینم تۆڕە کۆمەڵاتەکان بوونە ناوەندێکی ڕێکلامکردن بۆ بەشێک لەم سنتەرانە دەکرێت خانمێک یاخو گەنجێک لە ڕێگەی پێجێکی تۆڕی کۆمەڵایەتیەوە پەنا بۆ یەکێ لە سنتەرەکان بەرێ بۆ جوانکاری؟ وەڵاهی بەتەکید ئەمڕۆ بتوێنێتەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتە چوونەتە هەموو شوێنێکەوە زۆر بە ئاسانی بەکارێت هەموو کەس مۆبایلی پێ دوم وەک وتمان خەلەلەکە هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەم لە وڵاتەکەی خۆمان و هەم لە نەبوونی زانیاری یعنی هاوڵاتی خۆمانە ینی یەکسەری دوای ئەو ڕیکلامەکەوێ ڕیکلام هیچی تێ ناچێت بۆ کەسێک هاتووە من تەحەداکەم لەم کەناڵەوە زۆربەی ئەو سنتەرانی کە بە ناوی بیانیەوە هێنراون چ لێرە چ لە هەولێر با لە جنەیەکی مختص دوای کەوێ بچێ بە دوواداچوونی بۆ بکە بزانێت چ دکتۆرێکی پسپۆڕی پرۆفێشناڵیان لەگەڵە زۆربەی زۆریشیان کە هاتوون دوو جۆرن یا ئەوەیە بازرگانێک لە پشتیانە یا ئەوەیە بەداخەوە ئەوترێ لەو شاشەیە منێڵم دکتۆری خۆمان تەنها بڕوانامەکەی پێفرۆشتون لە بەرامبەر ئەمە بڕێواتە فرۆشتنی بڕوانامە هەیە فرۆشتنەکە بەو شێوە نەک تۆ بیفرۆشیتم بۆن منە لەم سنتەری خۆمام 4 ستافی تورک ئێرانی لوبنانی ئێنە من خۆم هیچ لەو ئیشە نازانم بەڵام بە شێوازی ڕیکلامە نووسم من سەرپەرشتیانەکەم ئەم سەرپەرشتیکردنە خۆی لەخۆی کە تۆ ئیشێک نازانی سەرپەرشتی چی ئەەکەیت بەرامبەر ئەو عملیاتی کە بۆ نمونەیەتە ئەم وڵاتە لە فلان عملیات ئێمە بەمەنداکە نیوەی ئەدرێ بە دکتۆری شەهاد ئەبوو شەهادەکە ئەوەی تریشی ستافەکە بۆ ئەو زۆرە بەڵام بۆ کەسەکە دوجار کە تووشی کێشە ئەبێ باجەکەی هەرە بە پزیشکەکەی خۆی بۆی چارەسەر. بەڵێ دکتۆر ئەگەرمە بکەم بە پرسیاری کۆتایی ئایا پێویستە هەموو کەس نەشتەگەری جوانکاری بکات بە پرۆژەی ئێستا بەرچاوی گەنجان ڕویان تێکردووە؟ نەخێر بە دڵنیاییەوە هەموو ئەو پزیشکە بە ڕێزانش کە لای خۆمان لە کوردستان کارەکەن هیچ کامیان بە زۆر کار بۆ خەڵک ناکەن و ڕۆژانە دەیەهانە خۆشیان هەیە تەسەوەرەکەم 180 ئۆفەکەن چونکە ئێمە یاسایەگە یاسای هەڵبژاردننی نەخۆش ینی چ نەخۆشێک شایستەی چ ئەمەلیاتێکە چ کارێکی جوانکاریە و هەموو پزیشکێکیش ئەوەی پزیشک بێ و بڕوانامەی هەبێ پسپۆرێکی جوان ئەمەی خوێندووە و سوێندی لەسەر خواردو و ئەزانێ چ کارێکەکە کە زیان بەخش نەبێ بەڵام ئەمانەی کە باسمان کرد کێشەکە ئەو شتانن کە خەڵکی ئێمە دەچێتە دەرەوە لەوێک هیچ ڕقابەیەکی لەسەرنی خاستن کە ئەزاندێ یەک ملا حەزەی تریشمێت حەزەکەم لێ من داوا ئەوە تۆڕە کۆمەڵاتەکانمان پێ کۆنتترۆل ناکرێمە بەڵام داواکەم لە کەناڵەکان کەناڵە ڕاگەاندەکانی وەکۆم کەناڵی بەڕێستان تۆزە هیچ نەبێ فلتەر و ڕقابەیەکیان هەبێت کە ئەوان زانیاری ڕاست بڵاوەکەنەوە لەم شاشانەوە زۆر جار خەمی هاوڵاتیە خۆن خەمی ئەوەش بخۆن کە ئەو شریتی ئیخباری لە ژێرەوە دەڕوا ئەویش هەر بەشێکە لە مستاقێت بەتەکی تۆ هەڵ ئەسی بەرامبەر 30 سانیە لە ڕێکلام هەرچی شتێکە بخەیتە بەبێ ئەوی بە دوواداچوونیە بکەی بۆ سنتەر و کلینیکانە هاوڵاتی دوجار باجەکەیت. لەناو ئەو مزگەوتەدایە کە پێشنوێژوو و تارخوێنی تێدا دەکات سەرقاڵی خوداپەرستی و سوپاس گوزاریە لەسەر ئەو جەستە تەندروست و ڕێکەی کە خوددا بە زۆرێکمانی بەخشیوە و ئێمە نرخەکەیمان فەرامۆش کردووە. هەروەها لە ئێستاشدا وتەبێژی ئەنجومەنی باڵای فەتوای هەرێمە دەمەوێت لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆنیەتی ڕێگەپێدانی نەشتەرگەری جوانکاری بزانم و وەڵامیش بۆ پرسیاری حەڵاڵ و حرامی ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریانە وەربگرمەوە. لە ڕووی ئاینی ئیسلامەوە چۆن باسی
نەشتەرگەری جوانکاری کراوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە مرۆڤەکان خی پەروەردگار لە جوانترین شێوا دروستی کردوون وەکو لە قورآانی پیرۆزا فەرمێ لەقەد خەلقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. لە ناو دروستکراوەکانی خی پەروەردگارە مرۆڤەکان جوانترین شێوەیان هەیە و ئەم جوانترین شێوەیە بە خودی ئینسانەکە خۆی تەواوی ئەندامەکانی جەستەی مڵکی خی پەروەردگارە. مرۆڤ ناتوانێت بە ئارەزوی خۆی دەستکاری ئەندامەکانی جەستەی خۆی بکە لە ڕووی گۆڕانکاریکردن تایانە بۆ تەجمیل و جوانکاری یاخود فرۆشتنی ئەندامەکانی خۆی و کەسابەتی پێوە بکات چونکە خودی ئینسانەکە خۆی مڵکی خی پەروەردگارە مڵکی خودی ئینسانەکە نییە. ئێمە کاتێک باسی جوانکاریەکەین کە ئەمڕۆ کەسانەکەن بۆ نمونە لووتیان جوانکاری تیاکەن یا لە ئەندامانی جەستەیانە جوانکاری ئەەکەن ئەمە ئەگەر تەنها بۆ جوانکاری بێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە هەموو شێوەیەک حرامە و قەدەغەیە چونکە خی پەروەردگار لە قورآانی پیرۆزە لە زنجیرەی ئەو شتانەی کەوا شەیطان فەرمانەکا بە ئینسان بۆەوەی کە هاوبەش بۆ خوا پەیدا بکە و سوکایەتی بە ئاژەڵەکان بکە خی پەروەردگارە فەرمێ فەلەیوغەیڕونە خەلق الله ئەوانن کەوا تەغییری دروستکراوەکانی خوا ئەکەن و شێوازەکان دکتۆراتامە جۆرێکە لە دەستکاریکردن لە ئیشی خی گەورە جۆرەکە لە تەدەخولکردن لە ئیشی خی گەورە بە واتایی کە ئێمە ڕازی نین بەوەی کە خی پەروەردگار بەم شێوە دروستی کردووە خۆمان دیزاینێکی تر شێوازێکی تر لە خودی جەستەی ئەم مرۆڤ دروستەکەین هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم کاتێک کە باس لەوە ئەکا کە ئەو کەسانی کە چەند کارێکەکەن لعنەتی لێکردون واتە لە ڕەحمەتی خی پەروەردگار کردوونیە تێدەرەوە ئەفەرمێ المتەفەلیجاتی للحسن ئەوەی کەوا ئەوان ئەم دەستکاریە ئەکا ئەم گۆڕانکاریە لە جەستە و لە ئەندامەکانە ئەکا تەنها لەبەر خاتری جوانکاریە بۆیە بەر لعنەت و نەفرینی خی پەروەردگار کەوتون بەڵام لە بینی دوو قەوسە ئەگەر تەماشا بکەین هەنێ حاڵەتیشمان هەیە پێویستیەکی بەڵێویستم کێ پێویست دەکات نەشتەگەری جوانکاری بکات لە ڕووی ئاینی ئیسلام باسکرابێ ڕێگەی پێدرابێت بۆ نمونە کەسێکمان هەیە کە هەناسەی تونگە پزیشکە بە ڕێزەکان ئەڵێن پێویستە دەستکاریەک بۆ نمونە لە لوتی ئەم نەخۆشا بکەین چونکە هەناسەی باش بۆ نادرێ یاخود کەسی وا هەیە کە لە دایکە بێ لە جیاتەوەی 5 پەنجەی هەبێ 6 پەنجە 7 پەنجەی هەیە ئەتوانرێت دەستکاری زیادەکانی بکرێ یاخود ئێمە لە سەردەمی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم یەکێک لە هاوڵە بەڕێزەکان بە ناوی ئەسعەد کە لە شەڕی سەردەمی جاهیلیا لوتی پەڕی بوو لوتیان قرتان دەبوو بە زی و دروستی کردبوو لوتەکە بۆ گەنی کرد شوێنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە ئاڵتون دروستی بکەن ئەمانە ئەو حاڵەتە ضروریەتانن کە کەسەکە پێویستی پێیەتی ئەگەر هاتوو دەستکاری نەکرێ لە ڕووی تەندروستیەوە بەرەو دواوە ئەچێت ئەم کەسە بۆیە لە ناحیەی تەندروستی بۆ باشترکردنی حاڵەتی تەندروستی بۆ نمونە کەسێک دەموچاوی سوتاوە هەر لە جەستەی خۆی پزیشکە بەڕێزەکان پێستێگەهێنن ئەو پێداویستیانە لە لاشەی خۆی لێ ئەکەنەوە بۆی لێ ئەدەن بۆی جوانکاری بکەن ئەمە ڕەوایە دروستە بەڵام شێوازەکانی تر ئەوەی کەوتمان بۆ تەنها جوانکاریە لە ئاینی پیرۆزی دکتۆر ئەی سەبارەت بە چاندنەوەی خش بەشێکی زۆری گەنجەکان خۆیان داوەتە ئەم دیاردێش ئەمەش تەڕادەیەک ڕێگە پێدراوە ئەمە ڕێگە پێدراوە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە بە تایبەتی ئەگەر مووەکەی خودی ئینسانەکە خۆی بێ و بەو شێوازەی کە ئەکرێ مووی بۆ ئەڕوێنرێتەوە هیچ کێشەیەکی شەرعیتیانە و ڕێگە پێدراوە جۆری جوانکاریەکان جیاوازن دیارە لە ناو ئەفرەتاندا جۆرێک و لای پیاوانی جوۆرەکان لە پیاوان زیاتر ئەوەی باوە لێزەر لە دەم و چاودان لابردنی مو زیادکردنی مو لە ئافرەتان لێو ئەسوورکردنە ڕوومەت بەرزکردنەوەی دەستکاریکردنی لوتە ئەمانە جیاوازیان هەیە لە ئاینی ئیسلامدا جیاوازی هەیە لەوەی کە ئەوەی کە تەجمیلکردنی لوتە لێوە کوڵمە سنگە ئەمە بە نیسبەتی پیاوە ئافرەتەوە یەک شتە و حرامە و ڕێگە پێ نەدراوە بە نیسبەتی ئەو پزیشکە بە ڕێزێش کە ئیکا حرامە ئەو کەسەش کە بۆی ئەکرێ حرامە بۆ نمونە ئەگەر هاتوو مو لە ڕوخساری ئافرەتا بێ بە هەموو شێوەیە دەتوانێت لای بەرێ چونکە ئەسڵ وایە لە ڕوخساری ئافرەتا مووی پێوە نەبێ لەبەرەوە ئەتوانێت ئەم ئافرەتە ئەو موانەی کە زیادەیە لە جەستەی خۆیان لای بەرێ بە تایبەتی ئەگەر لە ڕوخساریا بێ پیاو ئەگەر هاتوو مو لە دەموچاو ڕوخساریا بێ ئەسڵ وایە پیاو ڕیشی هەبێ بەڵام ئەگەر لە زیاتر لە دەموچاو ئەوەی کەوا دیاری کراوە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە موویەکی زیاتر هەبێت لە دەرەوەی سنووری ڕیش ئەویش ئەتوانێت لای بەرێ ئەویش ڕێگە پێدراوە کەواتە تەجمیل ئەتوانین بڵین ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکیان ڕێگە پێدراوە بەو شێوەی کە باسمان کردکەوە بۆ باری تەندروستی باشە کەسەکە کە ئیکا و بەشێکی تریشان قەدەغە کراوە ئەوەیە کە دەستکاری ئەو شێوازەیە کە خی پەروەردگار مرۆڤەکەی لەسەر دروست کردووە دکتۆر ئافرەتێک
التیزامەتی دینی هەیە نوێژەکە ڕۆژ وەگرێ بەڵام لە هەمان کاتدا جۆرێک نەشتەرگەری دەکا جۆرێک لە مادە دەخاتە ناو لێوی یان سەر ڕوومەتەوە ئایا ئەمە لە ڕووی ئاینەوە نوێژی پێوە نوێژ دروستە بەم جۆرە تەماشای مادەکەکەین ئەگەر مادەکە مادەیەکی پیس بێ مادەیەکی پیس بێ وەکو بۆ نمونە خاڵکوتان مادەیەکە کاتە ناو پێستیەوە یاخود وەکو تاتۆ مادەیەکەی کاتە ناو پێستیەوە ئەمە نوێژی پێوە نییە چونکە تێکەڵ بە خوێنی ئەبێ زانایانی کۆن لە کۆنی شاباسی ئەوەیان کردووە ئەوەی کە بۆ مادەیە ئیکاتە ناو پێستیەوە تێکەڵە بێ بە خوێنی ئەوە نوێژی پێوە نییە ئێمە تەماشای خودی مادەکەیەکەین ئەو مادەی کەوا ئەکرێتە لێو یاخود ئەکرێتە کوڵمی ئەو کەسەوە ئەگەر مادەکە پیس بێ مادەیەکی خاوێن و پاک نەبێ بە دڵنیاییەوە هەڵگری پیسی ئەوە چونکە زەروری ژنیە ئەوە نوێژی پێوە نییە بەڵێ دوکتۆرگیان سەبارەت بەم تێچە زۆرێک کە لەم نەشتەگەریان دەسەرف دەکرێت ئەمە ناچتە بابی ئیسراف و زیادە ڕۆیەوە جگەلەوەی کە ئیسرافە ئێمە کە شتێک گوتمان حرامە تێچووەکەشی حرامە کاتێک کە ئێمەڵێن ئەم کەسە لوتی بەم شێوەیە دەستکاری ئەکا کاتێک کە خودی کارەکە حرام بێ تێچووەکەشی حرامە ئەو پارێشی کە ئەدرێ حرامە ئەو کەسەشی کە پارەکە وەرەگرێ حرامە لەبەرەوە بۆ هەردووشیان حرامە جگەلەوەی کەوا ئیسراف ئەوەیە کە شتێک بە ئینسان پێویستی پێی نەبێ لە هەمان کاتیشا ئەم کەسە پێویستی پێی نییە لەو ڕۆژەوە حرام بەڵێ ئامۆژگاری گشتی چییە لە کۆتاییدا ئامۆژگاری گشتی ئەمە ئەوەیە کە گەنجەکانی ئێمە چاوەڕێەوەکەین داهێنانی زانستیمان بۆ بکەن چاوەڕێەکەین لە گەنجەکان بڕوانامەی باڵامان بۆ بێنەوە چاوەڕێ ئەوە ئەەکەین پێشکەوتنی وڵات بە هیمەتی گەنجەکانە ئەوەندەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی داوە بە گەنج لە قورئان و لە سونەتا باسی گەنج کراوە بڕوا ناکەم لە هیچ ئاین و ئایدیایەکی ترا بەو شێوەیە گرنگی درابێ بە گەنج ئەو گەنجە نابێت بیردەوە بکاتەوە دەستکاری لوتی خۆی بکە ئێمە تەماشای لوتی ئەو گەنجە ناکەین تەماشای زانستەکەی ئەەکەین تەماشای تواناکانی ئەەکەین تەماشای هیمەتەکەی ئەەکەین بۆ خاک بۆ خەڵک بۆ گەل بۆ ئاین بۆ نیشتیمان بەپێی زانستی پزیشکی و پسپۆڕانی بواری تەندروستی ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە ئەگەر بە شێوەیەکی زانستی و بە شارەزاییەوە ئەنجام بدرێت وەک هەر نەشتەرگەریەکی دیکە ئاساییە و زیان بە نەخۆشەکە ناگەیەنێ ئەگەرچی هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو نەشتەرگەریانەی کە بەشێک لە پسپۆڕانی بواری تەندروستی بە بەتای گەنجان ناوی دەبەن و ساڵانە پارەیەکی زۆر لەم بوارەدا خەرج دەکرێت و هەندێک جاریش بەهۆی کەم ئەزمموی بەشێک لە سنتەرەکانی جوانکاریەوە کێشەی تەندروستی بۆ نەخۆشەکان دروست دەبێت. وڵای دیارە ئێستا ئێمە لە ناو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی داین دوای چاوەڕوانیەکی زۆر هیچ کام لەلایەنی پەیوەندیدار سەبارەت بە سنتەرەکانی جوانکاری لەناو ئەم بەڕێوەبەرایەتی ئامادە نەبوون قسە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بکەن ئەوان دەڵێن لە ئێستادا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دەرکردنی ڕێنمایی تازەیە سەبارەت بە چۆنێتیکردنەوە و چاودێریکردنی بەشێک لە سنتەرەکانی جوانکاری کە دیارە ئەمەش گومان دەخاتە سەر ئەدای وەزارەت لەم بوارەدا بەپێی هەندێک زانیاری کە لە بەدەستی مندا هەیە دەگوترێت بەشێک لە دکتۆرەکان بڕوانامەکەیان بەکارهێناوە بۆ کردنەوەی سنتەری جوانکاری لە هەمان کاتدا دکتۆریان لە دەرەوەی هەرێمی کوردستان هێناوە و سنتەرێکیان کردوتەوە و نەشتەرگەری بۆ خەڵک ئەنجام دەدەن لە کۆی ئەم بەرنامەیە دەردەکەوێت نزیکەی لە پارێزگای سلێمانیدا بە دیاریکراوی 44 سنتەری جوانکاری هەیە دیارە بەشێکیان لەژێر چاودێری وەزارەتی تەندروستیدان یاخود لیژنەکانی قایمقامت چاودێری ئەو ستەرانە دەکەن بەڵام بەشێکی دیکەشیان نازانێت سەر بەکێن و لەکوێوە هاتوون و چۆن نەشتەرگەری جوانکاری بۆ خەڵک ئەنجام دەدەن بەپێی ئەم بەدەچۆنەکەی ئەمە کردومان و زانیاریمان دەستکەوتووە خەڵکێکی زۆر کە نەشتەرگەری جوانکاریان ئەنجام داوە تووشی گرفتی تەندروستی بوون لە هەمان کاتدا هیچ قەرەبوویەک نەکراونەوە لەلایەن ئەو سنتەرەوەی کە نەشتەرگەریەکەیان تێ ئەنجام داوە بەم چەشنە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی بەدۆدا چوون کە تایبەت بوو بە سەنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستاندا تا بەرنامەیەکی دیکە و تەوەرەیەکی دیکە هەمووتان بە تەندروستیەکی باش دەسپێرین خواتان لەگەڵ